34 ساڵی بەر لە ئەمڕۆ ئەنفال گەیشتە ئاوایی بنەکە لە گەرمیان. ئێستا لەو ساڵ ڕۆژەدا بۆ یادکردنەوەی قوربانیەکانیان خەڵکی ئاواییەکە مۆنومێنتیان دروست کردووە و ناوی 260 ئەنفال کراوی خۆیان لەسەر تۆمار کردووە. ئەمن پێم وایە ئەوەی بەسەر ملەتی کوردە هاتووە، ئەگەر بەسەر هەر ملەتێکی کا بەهاتبایە وەکو پرۆسەی ئەنفال بەدەیان و سەدان فلیم و دۆکیمەنت و چیرۆکی لەسەر دروستەکرا، بەڵام بینیمان سێرمان کرد وردە وردە خەریکە کاڵە بێتەوە. ئەمە ئەگەر 50 ساڵی کە 30 ساڵی کە 10 ساڵی کەش بڕۆخێ بەردێکیش بمێنێ لێرە ئەڵێن ئەمە شوێنی ئەو شتەیە، ئەمە بۆ ئەنفالە، بۆ ئەوە بۆی بمێنێتەوە بۆ نەوەکانی دوای ئێمە ئەمە ون نەبێت. کە ئێرە ئەنفالی پێگەیشت گەورە و بچووکی ئاوایی کەوتنە بەر شاڵاوەکە و ئاواییەکەشیان تەخت کرا. دوای 34 ساڵ تێپەڕبوون هێشتا بیرەوەری ئەو ڕۆژە لە زیهنی کەسوکاری قوربانیاندا کاڵ نەبووتەوە. من ئەوم لە بیرە کە دیەکە هەمووی وتیان جێشێت جاشوجێشێت هەمووی ڕۆیشت. ئێمەش ماڵی خێزانی خۆمان هەمومان چوینە مەکینەکەی خۆمانەوە ڕۆیشتین. ڕۆیشتین هەر لەم دەیانە دووسێ شەو لە دەیەک بووین، دوای ئەوە ڕۆیشتین بۆم لە سوورە بە هەمومان بە مەکینەی خۆمان. زۆر ناخۆش بوو، من زۆر مناڵیش بووم، بیرمێ بەس قەت ئەو ڕۆژەم لە بیر ناچێ. هەر 24 ساعت من ئەو ڕۆژانم لە بیرە و یەتۆ بمێشکمە و قەت ئەو یادەوەریانم لە بیر ناچێ، زۆر ناخۆش. ئێوارانێکی خۆراوە بوو، ئێمەش دیەکەمان جێلا بەرە و چەمی سوورەزەلا بەڕێکەوتین. ئەو ڕۆژەیە وەکو ڕۆژی حەشروا بوو، کەس بە کەس نەپەرشیاکە هەموو کەس سەری لێشێوا و لە گوندەکانی تر لەم دێ مەخر بوو بەرەو ئەو شوێنە گشتی گوندەکانی جێلا و گوندەکەی ئەمێش وەکو ئەو گوندەکانی تر بەرەو چەمی سوورەزەلێ جێلا و دیسانە لەورۆ بەرەو لە سوورە هەموو خەڵکەکە ناچار بوو ڕۆیشت. بەخوا بوومە قوربان، ئەوە نەوە عەزما خراوی، ئەمە نەوە عەزما خراوی، ئەمە نەوە عەزما خراوی حتا بێش. ئەرە وەڵا ئەمە یعنی وامان لێ هات حەساکە اقتدارمان ملاڵەکە خۆمان هەڵگرین، خەڵک یعنی ڕۆژ شەرینە. بنەکە سەر بە قەزای کفریە، یەکێک لەو گوندانەیە کە زۆرترین قوربانی بەخشیوە. بە تۆمارکردنی ناوی شەهید و ئەنفال کراوانیان لەسەر ئەم دیواربەندیە دەیانەوێت نەوە بۆ نەوە ئەم چیرۆکە بگێڕدرێتەوە. سامان کەریم کورد چاد نیوز، گوندی بنەکەی سەر بە قەزای کفری.